لێبێ مناڵەکانی هاوڕێمان زۆر دڵخۆشین دووبارە گەڕاینەوە بۆ وڵاتان لە بەرنامەیەکی تری گەشت و زانیاری. بەڵام بەرنامەی ئەم جارەمان و گەشتەکەی ئەم جارەمان هاتوین سەردانی یەکێک لە هۆڵەوەرشیەکانی شاری سلێمانیمان کردووە. چۆنن مناڵەکانی هاوڕێمان؟ باشی! هەر باش بن. ئەزانن ئەمڕۆ بۆ هاتوین بۆ ئێرە؟ کێ توانێت پێم بڵێ بزانین بۆ هاتوین بۆ ئێرە؟ تۆ سوودی وەرزش و گرنگیەکان. سوودی وەرزش و گرنگیەکان. سوودی وەرزش و گرنگیەکان. سوودی وەرزش و گرنگیەکان. زۆر باشە. ئەمڕۆ هاتوین بۆ ئەوەی کە سوودی وەرزش و گرنگیەکانی وەرزشکردن بزانین لەگەڵ مناڵەکانی هاوڕێم. با پێکەوە بیبینیم. بەڵام سەرەتا با مناڵەکانی هاوڕێم خۆشیان بناسێنن. ناوی تۆ چی بوو؟ پیانۆ. ئەحمەد. شازە. سار. دینا. سادە. ئانا. ڕۆژ. ئەحمەد. ڕێنا. زۆر باشە، زۆر دڵخۆشم ئەمڕۆ لە گەشتەکەمانە لەگەڵ ئێوەیە. پێکەوە با بڕۆین. زۆر باشە، ئێستاش لەگەڵ مناڵەکانی هاوڕێم هاتوین بۆ لای مامۆستایەکی ئەم هۆڵە بۆ ئەوەی کە چەند زانیاریەکی گرنگمان پێ بڵێت. پێکەوە پێویستمان بن. سڵاو لێبێ مامۆستاگیان. سڵاوتان لێبێ، بەخێر بێن سەر چاوەکان. یاخوا بەخێر بێن. خۆ بناسێنیت بۆ مناڵەکانی هاوڕێم. سەرتا بەخێر بێن. من ڕاهێنەر دەشتی جەمال، ڕاهێنەری ئەم هۆڵم و بەکالەدۆستم هەیە لە وەرزش و هیوادارم پێکەوە بتوانین مناڵەکانمان ڕۆشنبیر بکەین لە وەرزش. زۆر باشە. ئێمەش بۆ مەبەستە سەردانی ئێوەمان کردو بۆی کە گرنگی وەرزشکردنمان پێ بڵێ. سەرەتا بە لەوە دەست پێ بکەین کە چەندێک گرنگە وەرزش بۆ مناڵانی تەمەنی ئەمان و لەگەڵیشە چی وەرزشێک پێویستە کە بیکەن مناڵەکان و بۆ تەمەنیشان گونجاوە. ڕاستە. سەرەتا وەرزش با بڵێن بۆ هەموو چینەکان و مناڵ پیر گەنج بۆ هەمووی گرنگە، بەڵام مناڵ چینێکی تایبەتە ئەبێ زۆر زۆر بە هەستیاری ئاگامان لێ بێت کە چۆن مامەڵەیان لەگەڵا بکەین وەکو کەسێکی کامڵ تەعامولیان لەگەڵانەکەین. بۆیە سەرەتا من پێم باشە کە سێ پایەتان پێ بناسێنم کە ئەبێتە پایەی و بناغەی بەقوەتی ئەم مناڵانە و بۆ تەمەنی لاوێتی و بۆ تەمەنی گەورەتریش. سەرەتا پێویستە ئێمە ئەم مناڵانە بزانین چۆن ئەخەون و چۆن نان ئەخۆن و چۆن یاری ئەەکەن. زۆر باشە. کەواتە با لێیان پرسین ئێوە سەعات چەند ئەخەون ئەچنە ناو جێگا؟ هەشت؟ زۆر باشە. ئەی تۆ؟ ماسە جاروە سەعات دوو ڕۆژێک. یەک و دوو؟ بەس مامۆستا دەشتی ئەوە ڕاستەکە سەعات یەک و دووەخەوەی یان سەعات هەشتەکەی ئەو تەندروستترە؟ نابێ. ئێمە لە ژیانە هەموو شتێک یاسای هەیە و خەویش یەکێک لە یاساکانی ئەوەیە کە لە سەعات 9 ئەبێ ئێمە بخەوین و بەیانیان سەعات 6 بۆ 7 ئێمە بەخەبەر بین. ئەوە خەوێکی دروست دەکەین و ئەگەر ئێمە بە ڕۆژەکەیە بخەوین باشە، یعنی ئەگەر تۆ بە ڕۆژ بخەویت هیچ ئەو خەوە ناگەێنێ کە تۆ لە شەو خەوت بیت، بۆیە ئەبێ ئێمە لە شەوا خەوت بین سەعات 9 تەواوە؟ زۆر باشە. کەواتە لە مەوتووە سەعات چەندە خەون؟ هەر بژێ. زۆر باشە. ئەو خاڵ یەکەم. خاڵی دووەمی ئەو بنەمایە چییە؟ بنەمای دووەم باسی خواردن بکەین، هەرچەنە زۆر زۆر قوڵە و بەڵام ئێمە محاولاکەین کە پوختی بکەینەوە. سەرەتا ئێبابێ ئەم مناڵانە بە دوورکەین لەو خواردنانەی کە کالۆریان بەرزە واتە چەورن. خواردنە خێراکان. خواردنە خێراکان، فاسفودەکان بەعام ئەو خواردانەی کە کالۆری بەرزە و خواردانەی کە شەکری تایە. بەڕاستی ئەم مناڵانە هەرێک لەمانە وەکو قۆڕێکی سەناعی وایە با بڵێ بە ئارزوی خۆمان ئەتوانین پەروەردەیان بکەین، ئەتوانین دروستیان بکەین. ئەگەر ئەم مناڵانە لە ئێستا ئێمە بتوانین پەروەردەیەکی جوانیان بکەین، هەر یەکێک لەمانە ئەبێتە خاوەنی عایلەیەکی تەندروست. چکە لەم مناڵیە ئەگە وەرزش و تەندروستی چۆمێشکی و لە گەورەبوونیشان ڕنگانەوەیەکە بۆ عایلەیەکی گەورە. بۆیە پێویستە ئێمە خۆمان لە شەکر و لە ڕۆن لە خوێ لە هەموو خواردنە فاسفودەکان بگرینەوە. ئای چی بخۆین باشە ئەبێ بابەتەکە زۆر قوڵە، بەڵام سەوزەوات، میوە، شیر باشە ئەمانە بێ زۆر زۆر بە باشی بخۆین. باشە. کەی تر شەوانە شیرە خوا؟ منیش. زۆر باشە. ئەی ئێوە خواردنی خێراکانە خۆن یان شیرینی زۆرە خۆن؟ جبس و ساردی و ئەمانە تەندروست نین وایە؟ جبس و ساردی ناخۆن. هەر زۆر باشە. کەواتە ئەبێ بەردەوام خواردنی تەندروست خۆن، ئەو خواردنانی کە مامۆستا وتی سەوزەوات و میوەکان و
سنی مریشک و گۆشت و هێلکە و شیرەکەی کە باسیشتان کرد باشە؟ زۆر باشە بنەمایەکی تریشمان بۆ باسکەی سێم بنەما؟ سێم بنەما یاریکردن گامەش خاڵێکی گرنگە بەڕاستی وەکو ناو هۆڵی لەش جوانی و ئەمە هەتاک و تەمەنی 16 ساڵی من بە پێویستی نازانم کە هیچ مناڵێک بێتە ناوی بەڵام بەتایبێت لە ئێستا لەم کاتەیە زۆربەی هۆڵەکانی لەش جوانی وەکو هۆڵەکەی ئێمە بەشێکی تایبەت کردووە بۆ ئەو بابەتانەی کە پێویستن مناڵ بیکەن بۆ نمونە لە ناو هۆڵەکەی ئێمە کلاسێکی کیک بۆکسەنی مناڵانمان هەیە و کە ئەم یاریە زۆر تەندروستە و زۆر باشە بۆ تەمەنی مناڵەکان و لە تەمەنی 6 ساڵ و هەتا 15 ساڵ و تا 16 ساڵیش ئەتوانن بیکەن لەو کلاسە کاتە تەمەنی گونجاو بۆ مناڵان ئەوەی کە لە 6 ساڵەوە چنە هۆڵە وەرزشیەکانەوە و تەمرینەکانیان بکەن یان بابەتەکەوا لێ نەکەین کە بڵێن لە 6 ساڵەوە باشە ئێمە لە تەمەنی زۆر مناڵتریشەوە ئەتوانین بیکەین چەند لە تەسویرە بینیمانە تەمەنی تقریبان ساڵێکە دوانە مامۆستایەکی تایبەتی هەیە کە لە وڵاتی ئێمە لە وڵاتی دەرەوە فێری مەلەی ئەکات فێری بەرکەوتن لەگەڵ ئاویەکات ترسی ناهێڵێت باشە یعنی لە تەمەنی زۆر مناڵەوە ئەتوانین بەڵام بە شێوەیەکی گشتینە یەکێک لە مناڵانە بێتە ناو هۆڵەکەی منەوە کۆرسێکی بۆی بنووسم ئیتر بڕۆ چۆن خۆدێکی بیکە نابێت ئەبێ هەر مناڵێک لەمانە ئێمە زۆر بە تایبەت ئاگامان لێ بێت چکە ئەمە ئەگەر ئاگامان لێ بێ ئەبێتە ئیشێکی پۆزەتیڤ بۆ ئەگەر ئاگامان لێ نەبێ ئەبێتە ئیشێکی نێگەتیڤ چکە ئێمە مناڵمان هەیە ئەتوانم بڵم 16 ساڵ و 7 ساڵێکە ئۆکەی تووشی فەقەرات بۆ ئەنج هاتۆتە لای من باشە ینی لە قاعەیەک یاری کردو ئاگیان لێ نەبووە خۆشی حەزی کردووە تازە پێگات حەزەکە شتی قورس بەرزکاتەوە ئاگیان لێ بەڵام زیانی بۆیە ئەبێ مناڵەکانی کێنە لای ئێمە زۆر بە تایبەتی ئاگامان لێ زۆر باشە گوێتان لێ مناڵەکان کاتە ئەگەر ڕۆشتن بۆ هۆڵی لەش جوانی بۆ جیمەکان پێویستە لە گەڵ مامۆستاکانە تەمرینەکانتان بکەن نابێت لە خۆتانەوە وەزن بەکاربێن و ڕاضە بکەن چونکە کلاسی تایبەتی ژێ بۆ مناڵەکان لەگەڵ ئەوەشە کیک بۆکسین هەیە بەڵێ هەیە کێکی بۆکسینی کردو پێشتر کەس کردوێتی کردوتە حەزدەیە ئەتوانی بەشدار بیدا کورسەکانی ئەمانە و لەگەڵ ئەوەشە مەلەکردن زۆر بەسوودە بەڵام مامۆستاکە باسی کرد تو حەزی لە مەلەشە کێتر حەزی لە مەلێ منیش زۆرم حەز لێ ئەیتە مامۆستا وەڵام منیش و لەگەڵ ئەوە شامەلەکردن بە دڵنیایە بۆ تەمەنی لە مناڵی و ئەتوانی ڕایانبێنی تەمرینیان پێ بکەی بەڵام لەوانێ بۆ وەرزشی ئەم هۆڵانە گونجاو نەبێت و تەمەنێکی دیاریکراوێ بێت بۆیە کە پێویستە ئاگامان لە خۆمان بێت زۆر باشە با ئەو پرسیارە و لێ بکەین چکە سەرەتا لەگەڵ مناڵەکانی هاوڕێمانە پێش بەرنامەکە باسی ئەومانە کرد کە بۆکسین و لەگەڵ کاراتیش بووایە مناڵەکان لە زۆربەی هۆڵەکانە گرنگیەکی زۆر تایبەتی پێدرێ پێمان خۆشە گرنگیەکانمان بۆ باسکەی چونکە ئێستا مناڵ بە شێوەیەکی گشتی ئارزوویەکی تایبەتیان هەیە بۆ یاریانە سەرەتا باسی ئەو بکەین بۆچی گرنگی بە کیک بۆکسین و کاراتیراوە زیاتر ئەم دوو یاریە یەکێکن لەو یاریانەی کە ئەتوانین لە بچووکترین شوێنە و هەدەفەکەمان بپێچین بۆ نمونە ئێمە لە مەسافەی ئەم شوێنەیە تقریباً 15 مناڵ بۆ 20 مناڵ ئەتوانین یاری پێ بکەین بەڵام کۆمەڵێک یاریتر هەیە وەکو پاسکت سواری پێویستی بە مەسافەیەکی زۆر هەیە دەگەی باشە بابێنە سەر گرنگی ئەم یاریانە بۆ مناڵ باشە ئێمە ئەمڕۆ یاری بە مناڵە جوانانە باشە و جەستەیان هیلاکەکەی باشە و جەستەش هەتاکو ئەمڕۆ هیلاکی بکەی بۆ بەیانی باشتر ئیشەکات بە شەرتێک ئەو سێپایەمان هەبێ کە باسمان ینی خواردن و خەوە ئۆکەی باشە ئەم مناڵانە بەیانی یەنەوە بێیان ئەڵێن چیتان کردو دوێنێ ینی یەکسەر بیریانە جوڵێنی باشە یاریەکی وایە کە توانە ئەیا بە مێشکیش چالاکی مێشکی باڵێ ینی هەر یاریکردن نییە بە جەستەی ئەم مناڵە یاریکردنە بە عەقڵی ئەم کەسە ینی بۆ نمونە ینی من ئەتوانم بەو دایک و باوکانە بڵم کە ئەگەر هەستەکەن مناڵەکانیان تەمەڵن یان شتیان بیرەچێتەوە بابێن سەردا فێری وەرزشێکیان بکەن چونکە هەر بە قەڵەم و وەرەقەم ناتوانانی مناڵ زیرەک بکەین باشە ئێمە ئەمڕۆ یاریان پێگەین بۆ بەیانی دوو بەیانی سێ بەیانی وردە ئەم مناڵە مێشکی لێیاتەوە تەواو زیرەکەکە
تەرکیزەکە کە دوێنێ چی کردو اینجا کۆمەڵێک حرەکە هەیە ڕاستی من مامۆسای ئەو یاریێنی بۆیە زۆر ناچمە بردەکاریەوە بەڵام تا ڕادەیەک ئاگدارم کە چۆن یاریەکەن مامۆساگە لەگەڵ یانە کە لە نوکی دەستیان هەتاکو بنی پێیان تەرکیزە ئەنی ئەو مناڵەوا لێ کات کە چۆن ئەم دەسێ بجوڵێنێ لە کۆتایی چۆن ئێرەی بجوڵێنێ چۆن قاچی بجوڵێنێ بۆیە واکە تەرکیزی ئەو مناڵە زۆر باشتر بکە. زۆر باشە بە دڵنیایە و هەموو مناڵەکان بە شێوەیەکی گشتی توانا و لێهاتووی خۆیانەیە بەڵام پێویستە لەسەر ئێمە و لەسەر دایک و باوک و خێزانەکانیان کە گرنگیان پێبەن و تواناکانیان زیاد بکەن بۆیە ئێوە دەتوانن بەشدار بن لەو کۆرس و کلاسە تایبەتانەی کە بۆ کیکبۆکسین و کاراتێکرێت. کەیتر پرسیاری هەیە؟ پرسیارتان هەیە؟ زۆر باشە مناڵەکانی هاوڕێم با من لێتان بپرسم گرنگی کیکبۆکسین چی بوو؟ مامۆستاکە بۆی باس کردین. چالاکیە بۆ مێشک. زۆر باشە. چالاکیە بۆ جەستان. ئەی تۆ؟ تەرکیزمان زیاد دەکات. زۆر باشە دەستان خۆش بێ. لەگەڵ ئەوەش ئەو پرسیارتان نەبوو لە مامۆستاوایە؟ با پێکەوە لێ بپرسین بزانین. مامۆستا بۆم تەمەنە بۆ ئێمە بێ یاری بکەین. کاتە باو پرسیارە بکەین. مامۆستا تەمەنی ئێمە گونجاوە کە یاری بکەن؟ بەڵێ گونجاوە لە تەمەنی 5 ساڵ با بڵێن یان 6 ساڵ بۆ 16 ساڵ. لەگەڵ ئەوەشە یاریە هەواییەکان بەڵێ بۆ ئەمان باشترە بێیان هەر یاریەک ئەگەر بکرێت بەم مناڵانە و ئەگەر لەگەڵ مدەڕیبێکا بێت لەگەڵ ڕاهێنەرێکا بێت گونجاوە بەڵێ چکە هەر کیکبۆکس و کاراتی نییە بە هەزارەها یاریمان یاری ترێ بەڵام لەلای ئێمە تا ڕادەیەک پەری پێ نەدراوە یان گرنگی پێ نەدراوە دەرفەت نەڕەخساوە گرنگی. زۆر باشە لەگەڵ ئەوەشە دڵنیام پاسکی لە زانن و من ماستا پاسکیلش نییە. تۆ پاسکیلیش هەیە؟ چەند کەس لە ئێوە پاسکی لەتوانێت لێ بخورێت؟ زۆر باشە هەمووتان. ئەوە یەکێکە لە وەرزش وایە؟ طبعا پاسی سواری کە هەر یەکێک لە مناڵانە لە ناو گەڕێکی خۆیانە لە هەر شوێنێکە پاسی سوارێکە ئەمە ئەبێتە بەشێک لە وەرزشی ئەو ڕۆژەی ئەو مناڵە کە بۆیە تکایە ڕێگە لە مناڵەکان مەگرن کە بیانوێ هەر شیارێک بکەن لە گەڕەکەکانە لە هەر شوێنیاییە زۆر باشە زۆر باشە. با بن وەرزشێکتان پێ بڵێم لەگەڵ گرنگیەکی ئێوەش هەوڵبن دوایی وەرزشێکم پێ بڵێن کە خۆتان ئەیکەن باشە؟ من ڕۆژانە کە بەیانیان زوو هەڵستم 10 دقەیەک بە پیاسە ئەڕۆم ئەوەش چالاکیەکە وامان لێکە کە ڕۆژەکەمان خۆشتر بێت چالاکیمان زیاتر بێ لەگەڵ یا هەفتەی 2 جاریان جارێگەڕۆم بۆ مەلەوانی کە ئەوەش سوودێکی زۆری هەیە بۆ جەستەمان بۆ دڵمان بۆ وزەمان. کاتە ئێوەش پێم بڵێن چ چالاکیەکەکەن سوودەکەشی چییە؟ کێ توانێت پێم بڵێن؟ نزیک بۆ مەسبح ئێمە مەسبحیشمان لە ماڵەوە دانا. زۆر باشە کاتە ئێوە ئەتوانێت لە ماڵی خۆشتان مەلەوانی بکەن وایە؟ زۆر باشە تۆ چیەکەیت ڕۆژانە؟ ڕۆژێک هەڵەستم لە خەوتەوە مەشین نانەخۆم بۆ عەسرەکەی ئەچم پاسکیلەکە. زۆر باشە ئەی تۆ؟ وەڵام ڕاکردنەکەی زۆر باشە. تۆش وتم مەلەوانیەکەم لە ماڵەوە؟ من مەلاکەم پاسکیلشەکە. ئەی بژیت. من و براکەم بەیانیان کە هەڵەستین کەمێک وەرزش. کەمێک زۆر باشە پێکەوە وەرزشەکەن بە کۆمەڵ خۆشترە. ئەی تۆ؟ پاسکیل ئەی تۆ؟ منیش وەرزشەکەم. تۆش وەرزشەکەی لە ماڵەوە کاتە گرنگی بە وەرزشکردنەی زۆر باشە. ئەی تۆ؟ هەنێجار واتکاوستم یەک دۆست ڕاضاکەم جاچی نام. زۆر باشە. من ڕۆژانە ڕۆم بۆ ئەسپ سواری. ئەچی بۆ ئەسپ سواری تۆ لە دەورەی ئەسپ سواری دواتە؟ بەس لە گەرماکان ناتوانێت. بەم وەرزی هاوینە تۆزە گەرم و ناخۆشەوایە ئەتوانی دواتر بەردەوام بین. زۆر باشە ئەوە یەکێکی ترە لە چالاکیەکان. ئەی تۆ؟ منیش پاسکیل سواریەکەم. تۆش پاسکیل سواری. ئەی ئەم هاوڕێمان چۆنی؟ تۆ چالاکی چێکی لە ماڵەوە ڕۆژانە وەرزشەکەی؟ زۆر باشە مناڵەکانی هاوڕێم ئێوە هەمووتان چالاکن زۆر دڵخۆشم. لەگەڵ ئەوەیە با لە مامۆستاکە بپرسین چ کاتێک گونجاوە بۆ مناڵەکان کە بڕۆنە دەرەوە یاری بکەن لەگەڵ ئەوەشە پێویستە چی بکەن بۆ ئەوەی کە خۆیان پارێزن لە ڤایرۆسی کۆرۆنا کە ئێستا بە شێوەیەکی بەربڵاو زیای کردووە. ڕاستە سەرەتا ئێستا ئێمە لە وەرزی هاوینین ئەتوان بڵێم وەرزێکە کە مناڵ تیا ئەتوانێت زۆرترین چالاکی بکات وەرزێکی گەرمە
بۆیە ئێستا بۆ منە پلەی گەرما زۆر بەرز بۆتەوە پێویستی ئێمە مناڵەکانمان زۆر بپارێزین لە پلەی گەرما چونکە مناڵ لەشی هێشتا ئەوەنە بەقوت نەبووە کە بەرگەی زۆر سەرمە و زۆر گەرما بکرێت ئێستا پلەی گەرما 45 و ئەوانەیە ئەمە باش نییە لەم کاتەیە و پێویستە مناڵان یان بەیانیان سا 7 چالاکی ڕاضیان پێ بکەین و یان ئێواران کاتی خۆر ئاوا بین و یان لە شوێنێکی داخراوە بێت کە هەواگۆکەی تیا بێت کە شوێنی بەکوتی تەبریدی تیا بێت ساردکەرەوەی تیا بێت بۆی کە ئەو مناڵانە لە کەشوهۆیەکی زۆر تەندروستە بتوانن چالاکیگیر خۆیان ماوەی 1-2 ساڵە بێت کە ڤایرۆسی کۆرۆنا هەیە زۆربەی وڵاتەکان ئەو پێویستی ئێمە مناڵانە زۆر ئاگادار بکەینەوە کە چۆن تەحمل بکەن لەگەڵ ئەو شوێنی کەت بۆی ئەچێت بۆ نمونە مناڵ زۆر حەزەکات دەستبال بێت ئێمە ئەبێ ئاگاداری بکەینەوە کە لەم کاتەیە زۆر دەستکاری ئەو شتانە نەکەن وکەیەتە ناو شوێنێکی وەکو هۆڵێکی داخراوەوە ئێمە هەموو شوێنەکەیان بۆ تحقیمەکەین ئەو شتانی بەکاری ئێهێنن ئەوانەی کە دەستی لێهێن و ئەبێت کەمترین مناڵ بەکار بێن لە زۆرترین مەسافە ینی هەر مناڵێک ئەگەر 2 مەتر بۆ 3 مەتر بینیان هەبێ اینجا ئەمە باشترە کە یاریان پێ بکەین زۆر باشە مناڵەکانی هاوڕێم سوتان بینی؟ کێتی پرسیاری هەیە پرسیارتان هەیە یان پرسیارەکانتان کۆتایی پیاو زۆر باشە کەواتە سوتان بینیمە وایە؟ ئەی پێتان خۆشە لەگەڵ مامۆستاکەی هاوڕێمان چەند چالاکیەک بکەین؟ زۆر باشە مامۆستاگیان ئەمڕۆ چالاکیەکمان پێکەی بۆ ئەوەی کە وەکو یادگاریەکیش بێ بۆ مناڵەکان چالاکی ڕۆژەکەشمانە بێت بەسەرچە دەست خۆش بێت باشە یەک چەند ئەولاد 2 3 4 1 2 3 4 1 جام جارە بۆ پێشەوە چەپڵەیەک لێین باشە 1 2 1 2 1 2 بەیەکەوە 1 لێرەیە باشە دەستان حازرکەن دەی دەستە حازرکەوەکو من دەستە حازرکە دێ ئاوی جوڵەنە کەوتم 2 چەپڵەیەک لێین باشە 2 باشە بۆ خوار دەستمان لێرە یەک یاڵا لەگەڵ من 2 1 2 1 2 1 2 1 2 باشە ئێستا لە خوارەوە بێ بەدەستێ ئەم جارە بۆی بیرمان بێتەوە ئەوەی دواییەکەین باشە 1 2 3 4 باش یاڵا دەست لێرە 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 تۆ بڕۆ بەهێواش باشە ئافەرم یاڵا لێوە بۆ پشتی هەمویان وەرە دەیت ئافەرم وەکو ئەو بڕۆ دێ ئافەرم تۆزە خێرابن کە ئەو گەشتە خاڵی کۆتایی دێ وەرەوە لێو بڕۆ تو ئافەرم کە گەشتە خاڵی کۆتایی خۆتان وردە وەرن دێ وەرە دێ وەرە بۆ لای بەهێواش دێ ئافەرم خاتەکانتان لێ تێک نەچێت لێرەوە ئافەرم زۆر باشە دەی تۆ ئافەر دەی تۆ ژێر یاڵا دێ بەهێواشی باشە بەهێواش ئافەرم دەی ئەوە وەرە پێشەوە دەودا باشە زۆر چاکە ئافەرم یەک چەپڵە لێن بۆ خۆدان زۆر باشە زۆر باشە دەست پێکەینەوە لێکەوە زۆر باشە دەی تۆ یاڵا دێ وەرە ئافەرم گوڵی چ لا کۆتایی بڕۆن و لێوە وەرنەوە
يلا هەمووتان ڕێک بۆشنەوە یەک چەپڵێ قایم بۆ خۆتان لێنەوە زۆر باشە مناڵەکانی هاوڕێم دڵخۆش بوون بۆ چالاکی کە کردان؟ زۆر باش بوون زۆر بەتوانا بوون لەگەڵەوەشە ئەتوانن ڕۆژانە لەگەڵ خێزانەکانتان لەگەڵ هاوڕێکانتان دووبارەیکەنەوە یان لە سەرەتای دەستپێکی ڕۆژانەتانە دووبارەیکەنەوە چەند چالاکیێکی بەسووتە واتان لێ کاکە ڕۆژانە چالاک بن وایە؟ زۆر باشە یەکێکی تر لە گرنگیەکانی وەرزشکردن بەڵێ بە دڵنیاییەوە و یەکێکی تر لە سوودەکانی وەرزشکردن ئەوەیە کە ڕۆژانە سەما بکەی بجوڵێ واتە هەردانەنیشی لە شوێنی خۆت بی مۆبایل بەکاربێن بەڵێ بە دڵنیاییەوە زۆر باشە باشە ئەمڕۆژ زۆر دڵخۆش بووم لەگەڵ مناڵەکانی هاوڕێم کۆتاییمان بە گەشتەکەی ئەمڕۆمان هێنا کە ئەمڕۆ هاتین بۆ یەکێک لە هۆڵە وەرزشیەکانی شاری سلێمانی و چەند سوودێکمان بینی سوودتان بینی؟ چالاک بوون ئەمڕۆ؟ زۆر باشە زۆر سپاسی خنجیلە و ژیکەڵەشەکەی بۆ دابینکردنی ئەو دیاریە جوانانیان با پێکەوە ماڵاوایی لە مناڵەکانی هاوڕێمان کەین ماڵاوە